بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز سڵاوی خواتان لێبێت. هەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان تەرخانەکەین بۆ هەندێک دیاردەی کۆمەڵایەتی کە لە هەموو کۆمەلگایەکێ بەس لە ناو کوردانیە. ئایا تا چەند ئەم دیاردانە بنەمای زانستی یا بنەمای دینی هەیە؟ ئەگەر بنەمای دینی هەبێ خوا فەرموو بێتی حەدیسی ڕاستە بێ ئێمە ناتوانین کاری لێ بکەین، ئەبەرەوەی موسڵمانین، ئەوەی موسڵمان بێ. ئەگەر بنەمای زانستی هەبێ من ناتوانم نکۆڵی لێ بکەم مادەم بە زانست یەکلا کرابێتەوە. بەڵام شتێ نە بنەمای زانستی هەبێ، ینی نە عیلم سەلمان بێتی و نە لە دینی ڕاستەقینەیە هەبێ، مانەیە خۆرافیاتە، نابێ باوەڕمان پێی هەبێ، نابێ خۆمان هەڵخەڵەتێنین، نابێ کێشە بۆ خۆمان دروستکەین. بۆ نمونە بورجەکان، باز لەسەر بورجەکانەکەین. ئایا ئەم بورجانە ڕاستە؟ زۆرجار لە گۆڤار و ڕۆژنامەکانە نووسرێن، زۆر کەسێ بڕوان پێەکە. نوشتە، ئایا نوشتە حەقیقەتی چییە؟ قاوە گرتنەوە، بەری دەست خوێندنەوە، لەو سێ چوار دیاردەیە ئێمە لەلایەنی زانستیەکەەوە و ئاینیەکە من پرسیارم کردووە، لە مامۆسای ئاینی پرسیارم کردووە ئەمە تا چەند بنەمای ئەوان پسپۆڕن لەو بوارەیە، تا چەند بنەمای ئاینی هەیە. بەڕێزان بابینە سەر یەکەم بورجەکان. زۆر کەس هاتووە دووشتی تێکەڵ کردووە، ئەستێرە ناسی علمی تەنجیم، ئەوەی باسی بورجەکانەکە، لەگەڵ علمی فەلەکە واتە زانستی گەردوون تێکەڵ کراوە. علم الفەلەک علمە، علم الفەلەک بەشێکە لە فیزیا، لە علمی فیزیا خوێنرێ کە لە گەردوون و لە ئەستێرەکان و پێکهاتەکانیان و هەموو شتەکانە نەکۆڵێتەوە. ئەمە زانستە، ئەمە کەس نکۆڵی لێ ناکە. بەڵام تەنجیم یاخود ئەستێرە ناسی ئەمە کە بە تایبەتی بەشی بورجەکان باسەکەم، ئەمە عیلم نییە بەڕێزان. بورج چییە بەڕێزان؟ ئێمە ساڵێک 12 مانگە باشە؟ هەر مانگێکیان بەرامبەر بورجێک داناوە. بورجیش چییە؟ شێوەی ئەستێرەکانە، یعنی سەیری عاسمانەکەی. ئێستا چۆن لە کوردەواری حەوتەوانەمان هەیە، ئەها کە سەیری عاسمانەکەی ئالێرەوە حەوت ئەستێرە وەکو حەوت شواری ئاوا و سیانی ژۆ کلک ئەڵێمە حەوتەوانەیە. بەڵام ئەو حەوتەوانەیە ئەگەر چی لە علمی فەلەکە پرسیار لە کەسانی شارەزا بکەیت لە بواری فیزیایە، هەندێکیان هەیە زۆر گەورەیە بەڵام دوورە، بۆیە بە بچووکە بیندێ. هەندێکیان هەیە بچووکە بەڵام نزیکە، بۆیە بە گەورەیە بیندێ. ئەمانەی تریش هاتوون بۆ نمونە بورجێکیان ناو بورجی شێر یا بورجی دووپشک. ئەمە کۆمەڵی ئەستێرەن شکلێکیان دروست کردووە. هەتاوەکو ئێستا بەڕێزان لەلایەنی زانستیەوە دەرنەکەوتووە و شتێک نییە بڵێ ئەو ئەستێرە کە پێکاتەی هەندێکیان وەکو زەویوان، هەندێکیان بەس ئاگرە. ئەمانە کاریگەریان لەسەر کەسێتی و باری دەرونی من و تۆ هەبێت، مستەحیلە، شتیوان نییە. بۆچی شتیوانی بەڕێزان؟ تەنیا مانگ لەگەڵ ڕۆژە کاریگەریان هەیە، ئەویش لەسەر چی؟ لایەنی تەندروستیمان و لایەنی سروشتی، نەک لایەنی دەرونیمان. مەسەرەن مانگ ئێمە شتێکێ پێڵێن مەد و جەزر، ئەوەیە کە ئاوەکە هان لە دەریایە بەرزە بێتەوە نزمە بێتەوە، بەرز و نزمی ئاوی دەریایە. ئەمە عیلاقەی بە چیەوە هەیە؟ بە هێزی ڕاکێشان قووەی جاذبەی مانگ و ڕۆژ، کە کاتێکیش زەوی بە دەوری خۆی و بە دەوری با بڵێن ڕۆژ ئاسۆڕێتەوە. ئەمە پەیوەندی بەڵێ بە سروشتەوە هەیە لەو کاتانەیە، ئەوەی کە لە دەریا ئیشەکە بێ حساباتی خۆی بکات. بەڵام بڵێ کاریگەری لەسەر باری دەروون و کەسێتیمان هەیە، صفاتی کەسێتیمان هەیە، شتیوانیە. ڕۆژ ڕاستە کۆمەڵی ئەشیعە و تیشکیەیەکێ لەوانە پێڵێن ئەشیعەی فەوقە بەنەفسەجی، سەر و وەنەوشەی. ئەمە کاریگەری لەسەرمان هەیە، لەسەر پێستمان. ئەوەی هاکەن دێ کەسەیەگە لەو کاتانەیە گەرماگە زۆر بە قووەتە و ئەو تیشکەیە زەربەت شەمسی پێڵەن، تووشی سەریێشە و ژانە سەر و وێزایە، ئەمە لەسەر تەندروستیمان هەیە. بەڵام من بکا بە کەسێکی شەڕخواز و ئەنانی و خۆپەرست و ئازا و زیرەکی، ئەم خەسڵەتانە ئەسڵ و ئەساسیان نییە. هەندێک کەسەیە چی کردووە ئەم بورجانە، یەن چی ئەکەن بەڕێزان؟ ڕۆژی لەدایکبوونی ئێمە ڕەبتەکەن بە یەکێ لەو بورجانە و لە چ مانگێکا لەدایک بووی. بۆ نمونە ئێستا بورجی قڕژاڵ لە 22/6 بۆ 22/7، بورجی قڕژاڵ 22/6 بۆ 22/7 لەو مانگەیە. باشە ئێستا بەڕێزان مانگێ پێش ئێستا مانگی حەوت بڵێن، هەزاران کەس لەدایک بووە، باشە؟ ئەم ساڵ پاریش هەزاران کەس لەدایک بووە، پێراریش هەزاران کەس لەدایک بووە، هەیە عمری 70 ساڵە هەر لەم مانگی حەوتە لەدایک بووە. بەس پرسیارێک لە خۆمان کەین، معقولە یەکی عمری 80 ساڵە لە مانگی حەوت لەدایک بووە، لە 22/6 بۆ 22/7 لەدایک بووە، یا لە کۆتایی مانگی 6 و بیدایەتی و ناوەڕاستی مانگی حەوت عمری 70 ساڵە.
یەکتر عمری 50 یەکتر عمری 40 یەکتر عمری 30 ساڵە یەکتر عمری ڕۆژێکە مانگێکە ئەبێ ئەمانە یەک جۆر کەسایەتیان هەبێ ئەبێ ئەمانە یەک جۆر بیرکردنەوەیان هەبێ دا ئەو بورجانەڵێ شتیوان نییە بەڕێزانەوەی کاریگەری لەسەر ئێمە هەیە بۆ ماوەیە ئەو علمیە دینی ژواڵە ئێستا کۆمەڵی خەسڵەتە لای تۆ دەرچووە صفاتە لە ڕێی جیناتەوە لە ڕێگەی باوکو دایکەوە بۆمان ماوەتەوە ئەمە برج بۆ منی ناهێنێ من لە مانگی حەوت لەم بورجی قرژاڵای وایدانی لە دایک بووم بەڕێزیشە لەم مانگی حەوتەیە بەڵ کۆمەڵە تۆمەڵی خەسایسە هەیە تۆ صفات لە باوکو دایکەوە بۆ نەقڵ بۆ بە من نەقڵ نەبوو چۆن من و تۆ وەکو یەکە بین مستەحیلە کەواتە یەکێک لەوانەی کە کاریگەری لەسەر کەسێتی و باری دەروونمان هەیە جیناتە بۆ ماوەیە ئەوە بورجەکان دیاری ناکەن کەچی هەمومان نەخەنە لە مانگی حەوتە هەمووی بۆ ماوەمان جیایە کەچێمانکەن بە یەک یەکێکی تر گلاندەکانە من ئەم غودەی گلاندیم کە هۆرمۆنی سایرۆکسینی زیابی عەسەبی و تووڕابم و حرەکەی سەیرەکەم و چی بەڵام تۆ ئەوە نیە هەردووکشمان یەک بورجین چونکە تۆ ئەو کێشەی لە گلاندەکانە نییە تۆ لەم گلاندەی سەر و هەردوو گورچی لە کۆمەڵی هۆرمۆن هێلای تۆ زۆر لای من کەمە لە یەک بورجیشین چۆن کەسێتیمان وەکو یەکە بێ لە ناو مێشکمانە غودەی نوخامی هەیە کۆمەڵی گلاندمانێ بەڕێزان دوای ئەوە ژن و پیا هەردووشیان لە یەک بورجن هەردووشیان مانگی حەوت لەدایک بوون هەردووچیان بورجی قرژاڵن بەڵام ئەم کۆمەڵی هۆرمۆنی جنسی هەیە صفات و خەسایسی بۆ دروستەکە ئافرەت بۆ پیا و دروست نابێ هی پیا و صفاتی تری هێچکە هۆرمۆنەتەکان جیاوازە چۆن لە بورجەکە وەکو یەکە بن نا ئێستا بیری لێ بکەنەوە بەڕێزان یەکی تر لەوە ژینگەیە تۆ لە خێزانێکا پەروەردابی باوکو دایکێکی باش خۆشەویستیان ناوی تێ ڕێزیان گرتووی هەستێ بە ئەمن و ئاسایش کردووە لە سایانە باوکو دایک دیموکراسی بوون فەرق و جیاوازیان نەکردووی لەگەڵ منە یەک بورجە لەگەڵ ئەو بەڕێزا یەک بورجە چۆن نەبێ ئەو لە خێزانێ تووشی تەلاق و لێکجیابوونەوە بووە دایکی شووی کردوێتەوە باوکی ژنی هێناوەتەوە مناڵەکە بەڕەڵای سەرجادە بووە برادەری خراپی هەبووە دایمەن لێی دراوە لە سۆز و خۆشەویستی چۆن وەکو تۆ ئەبێ هەردووتان یەک بورجن بەڵام دوو پەروەردەی جیاوازن دوو ژینگەی جیاوازن بەڕێزان ئەمانە هەمووی پێمانەڵێ کە ئەم بورجانە ئەساسێکی نە عیلمی نە دینیان نییە شتیوان نییە کە کۆمەڵی ئەستێرە بەو عاسمانە و شکلێکی هەیە لە شێرە چێشکلی وەکو شێروامن لێرە و باسێکە ئەوە چ کاریگەری لەسەر من هەیە من ئازابم یا بڕوان بەخۆم هەبێ ئەم صفاتانە دوایەوە بەڕێزان یەک ڕۆژی فەرقە ئێستا ناڵێن بورجی قرژاڵ هەتا 22 حەوتە 23 حەوت ئەبێ بە بورجی شێر معقولە بە یەک ڕۆژ کۆمەڵی خاصێت لای ئەم بورجی قرژاڵە هەبێ من کۆمەڵی خاصێتی ترم بیت یەک ڕۆژیشمان فەرقە لەدایک بوون کە بورجی شێرم بڵێ ئەمە وایە جالەوانی هەندێک کەس پرسیارەکە ئەڵێ باشە وەڵای جاری وا هەیە مەسەلەن ڕەفیقێکم بورجەکەی بورجی شێر بووە وتویانە ئەمڕۆ مەچۆرە دەرەوە لەبەرەوەی تووشی ڕوودا و کارەساتێکە بی بورجەکە نووسا و جەریدەیەکە ئەم جەریدەیە مزەڕت بۆ خوێنەری زیابێ بەڵام ئەساسی عیلمی و زانستی نییە لەوانەیە بەڵێ ئەم کەسە بچێتە دەرەوە تووشی حادسی سیارە بێ لەوانەیە باوای دابرێن بەڵام ئەزانن کە تووشی حادسی سیارە بێ عیلاقەی بە بورجەکەیەوە نییە عیلاقەی بەو نووسینەوە نییە لەو ڕۆژنامەیان نووسراوە عیلاقەی بە قەناعەت و بڕوا و ترسی ئەو کەسەوەی بڕوای کردووە من بڕوان ناکەم هەزار جار بڵێ نەچیتە دەرەوە دوکمان یەک بورجین من بڕوان ناکەم بەڵام هەزار جار بڵێ نەچیتە دەرەوە چمە دەرەوەیی ڕوونایە بەڵام بەڕێزێکی تر ترسنۆکە بڕوای هەیە قەناعەتی بەو شتە خوڕافیاتانە هەیە ئەمەندە بیری لێکاتەوە ئەترسێ و قەلەقە ترس و قەلەق و بیرکردنەوەکەی وای لێکات تووشی حادیسەکە بێ نەک بورجەکە بڵێ ڕاز دەرچووە ئەمە لایەکی تر ڕزان ئەو بورجانەکە پێشبینیەکەن ئەوە بێ ئەمانە یاخود کە با بڵێن دەست خوێندنەوە قاوە خوێندنەوە ئەزانن ئەوە دژی دینە بۆچی دژی دینە بەڕێزان چونکە چێتە عیلم الغەیبەوە کەس لە ئێمە بەشەر ئەزانێت دقەیەکی تر چیە بێ بەڕێزان من باسی ئەنواع جەوی ناکەم لەسەر حسابی فیزیایە و کەش و هەوایە من باسی مەسیری من و تۆکەم چێ لە ئێمە ئازانێت دقیقەیەکی تر چیە بێ کەس نازانێ ئەی چۆنم زەلامە ئازانێ لە قاوەکەوان نووسراوە تووشی ئەوابیت و ئەوابیت و یا دەست بۆ خوێنێتەوە خەدا وەڵا ئەما بێ ئەوا بێ چۆن نەزانێ مانای وایە ئەگەر بزانێ ئەستەغفیرڵڵا بێ خوا بێ چونکە ئەوەی ئێمە لە دینا و ئاینی پیرۆزی ئیسلام و دیانەتەکان پێمان لێ زانینی شاراوەکان و شتە نەهێنەکان عیلم الغەیب بەس خوای زانێ ئێمە نازانین بەیانی چێ بێ ساڵێک تر چێ بێ کەس نازانێت کێ ئەمرێ ئەی چۆنم زەلامەی زانیش بە شەرەوەکو من و تۆ کەواتە درۆیە ئاینی پیرۆزی ئیسلام وان ناڵێ هیچ ئاینێک وان ناڵێ ئاینی ئاسمانی بڵێ بەشەر هەیە توانای هەیە بڵێ بەیانی تۆ واو لێ مەسیرە قاوەگرتنەوەی چێ بەڕێزان پێ دەڵێ ئەوە ڕوویە ئەوە یعنی عیلم الغەیبە چێتە عیلم الغەیبەوە من چەند مامۆسای ئاینی ئەڵێ عیلم الغەیب بەس لە دەسەڵاتی خوای گەورەیە هەیە
لە عیلمیشە قەت شتێکمان نییە پێ بڵێ بڵێ ئەم کەسە بەیانی تووشی ئەوابێ و دوو بەیانی تووشی ئەوابی ئەمەی تووشی بێت لە عیلمیشە بەڕێزان قەت شتی وامان نییە لەبەرەوە ئەمانە هەمووی ئەم ناوانە ئەم شتانە کە هەیە بەڕێزان هەمووی خورافیاتە ئێمە خورافیاتمان زۆر هەیە بەڕێزان هەمومان نەزانین لە کوردەواریە نیمان ناڵێ گە چۆلەکە بجرینەوە میوانمانە نیمانە دەفەرم وەرە با ماڵتان هەبێ دارێکی تیاابێت چۆلەکەی هەر پێوە نیشە کە چۆلەکەش نیشتەوە بەخوا هەرە جری بێنە دەبا میوانە بێ لەوانەیە میوان بێت لەوانەیە بڵە وەڵام جریوانی میوان هاو بەس ئەمە ڕێکەوتە ئەمە عیلم نییە سوتفەیە سوتفە ڕێکەوێت ئەگەر عیلم بێزانی چۆن بێ بەڕێزان بۆ نمونە لە زانستی فیزیایە هەموو کانزاکان بە گەرما ئەکشێن ئەوە ڕاضی ئەوە فیزیایە بێنە هەر کانزایە معدنێ بێنە گەرمی کە ئەکشێ ئەگە 100 جار گەرمی کرد 100 جارەکە ئەکشێ ئەگەر یەک جار نەکشەمانەی مە عیلم نییە مەش غەڵەتێکی تایە مەسەڵەن ئاو کە ببێ بە دەرەجەی 0 هەمووی ئەی بەستێ بەڕێزان ئێمادەم هەر بوو بە 0 بەستی ئەمە عیلمە هەموو جارێک بوو بە 100 ئەکوڵێ ئەمە عیلمە بەڵام تۆش کە ئەمە وەختێکە بێ بە عیلم ئەو شتە خوڕافیە نامەنتەقیە بڵێ چۆلەکە جریوانی وڵات تەواو میوانمان هەبوو چۆلەکە جریوانی میوانمان بێ کاکە لە 1000 جارە جریوێ نێو نایە یا کەنان بکە هەویلێ پەڕی میوانمانێ لەوانی ڕێکەوتی هەبێت لە ساڵێکا شتێکی وا بۆ میوانەکە تۆ ڕەبتیان کردۆ بەیەکەوە بەڵام عیلمی نییە زانستی نیە مە خوڕافیاتە بەڕێزان بەری دەستم خورێ نازانم دەوڵەمە بم چیم ئەمانە بەڕێزان کە باسمان کرد ئەوە ئینجام ئێمە شتێکی ترمان هەیە عومر تەمەن بەڕێزان تۆ لە بورجێکە ئانووسێ لە پاش مەسەلەن ماوەیەکی تر بە خۆشەویستەکە دەگەی ئەخر مناڵێکت لە مانگی حەوت بۆ نمونە بورج ئەم بورجەیە مانگێکە خۆشەویستی چی یەکتر عمری 30 ساڵە لەوانەیە بڵێ ژنم نێناوە یەکتر 80 ساڵەوە پێی لە زەل لێواری قەبرە خۆشەویستی چی يعني هەندێ شتێ بەڕێزان دوایەوە یەکێکە فەریقیە یەکێکی عێراقیە یەکێ موسڵمانە قەناعەتی بە کۆمەڵی اعتیقادات هەیە یەکتر مەسیحیە چۆن ئەمە هەموو ئەمانە لەبەرەوە هەموو ئەمانە بەڕێزان پێمانەڵێن کە بورجەکان هیچ بنەمایەکی زانستی نییە هیچ بنەمایەکی دینی نییە اینجا هەر کەسێکیش بڕوای پێیەکە خۆی تووشی قەلق و خۆی تووشی خەمۆقەفەت و خۆی تووشی هەڵخەڵەتان نەکە بۆ ئێمە هیواداری من حەزەکەم هەر بەڕێزە لە ئێوە ئەگەر شتێکتان پێیە ئەزانن کە علمیە و زانستی ئێمە نایزانین پێمان بڵێن بابە بینەرانی بڵێن یا هەر بینەرێ بەڕێزە شتێکی فەرمون با بۆمان بنووسێ بە کۆمنتێ باشتێ ئەمە هەمووی بڵاو کرێتەوە ئێستا توانی کۆمنت خۆتان بنووسن دوای ئەوە لە بورجەکانەیە کۆمەڵی صیفات و خەسڵەتی تایبەتی کردووە بۆ هەندێک کەس بۆ نمونەوەی لەم بورجە بێڵێ ئازایە ئێ بڕێزان ئازایەتی صیفەتێکە لای هەموو کەسێکەیە بەس بە دەرەجەی جیاواز صفەتێ نییە لای مەجموعەیەکە و لای مەجموعەیەکی تر نەبێ و عیلم سەلمانێتی و پسپۆڕی خۆمانە مەسەلەن کۆمەڵایەتی هەمومان بەشێک کۆمەڵایەتیمانێ بەس هەیە کۆمەڵایەتی لەو سەریشی گۆشەگیر و دوورە پەرێزە لە بینیانە دەرەجات هەیە مەسەن بڕوا بەخۆبوون ئەوە نییە کەسێکە بێ بڕوای بەخۆی هەبێ کەسێک بێ بڕوای بەخۆی نەبێ بەس ئەمانە زۆر بڕوای بەخۆی هەیە مامناوەندی هەیە کەمە زۆرە هەموو صیفاتەکان لای هەموو کەسێکەیە بەڵام لە بورجەکانە بەس لە لای مەجموعەیەک بورجێک دایناوە کە لە کاتێکە لای هەموو کەسێک صیفاتانە هەیە بەڵام بە ڕێژەی جیاواز بەڵام ئەو قەتعی کردوڵێ نابەز لای ئەمانە هەیە ئەوە لە عیلماش جێی نابێتەوە بەڕێزان شتی وامان نییە ئێمە لە زانستا زیرەکی و داهێنان و زیرەکی لای هەموو کەسێک هەیە هەیە زۆر زۆر زیرەکە هەیە تۆزێ لەو کەمتر بە دەرەجاتە بەڵام بڵێ ئەو زیرەکە و ئەم زیرەک نییە بەڕاستی شتی وامان نییە و ئەم شتەش چێتە زانستی داهاتوو عیلم الغەیبەوە وەکو باسیشمان کردەمە بەس خوای گەورە ئەیزانێ ئەجینا هیچ بەشەرێک توانای پێشبینیکردنی غەیبی نییە ئەندێ شتێ تەوەقوعاتە ئەوەی لە ئەنوا جەوی یا بەحسێکەکەی پێشبینیەکەی یا ژمارەی دانیشتوان تۆ ئەزانی مقارنێکی بە ساڵانی پێشوو مقارنێکی بە داهاتی وڵاتەکە ئەڵی پاش چەند ساڵێکتر لەوانەیەم گرانی ئەوە بێت کە ژمارەی دانیشتوان و بە داهات یا مەسەلەن ئێستا ئێمازانین ئەوەنگە مەکتەبمان هەیە ئەوەنگە مامۆستامان هەیە بەڵام پێشبینیەکەین 4 ساڵی تر ئەوەندە مامۆستامان پێویست بێ ئەوەندە مەکتەبمان پێویست لەسەر ئەساسی علمی و ئامارە بەڕێزان قاوەگرتنەوە شتێکی تر هێندێک کەس خاصە نەمە لای خوشکەکانمان لای ژنان زیاتر باوە قاوەگرتنەوە ئیتر هۆکاری خۆی هەیە توانین لە دوای قسەی لەسەر بکەین قاوەگرتنەوە چێ بەڕێزان تۆ فنجانێکە پەرداخێکە قاوەیەکی تیا خۆیتەوە ئەکی دوای خواردەوە خەڵتە و شتەکەی شکڵی هەر وەرەگرێ کەسانێکەنە لەورە بەختی بۆ بگرمەوە جارانە هاتن لە دەرگایان ئەم قەرەجەکان و ئەمانە ئێ باشە کە تۆ ئەوەنگە بەختێ باشە بۆ بووی بە قەرەج و بۆ بەدبەخت بووی بۆ جنسیەکن بۆ نفوسێکنێکە و توانایەوە هەیە یا ئەمانەیە چەند خەڵەتیان لە دەرگای ماڵانێ باشەکە تۆ ئەوەنگە بە توانای بۆ لە دەرگای ماڵان نەی بۆ کەوتیتە کۆڵان و سەرجادە
ئەمە بەسەر خەڵەتانە بەس چونکە ئاسی ڕۆشنبیری هەندێک کەس نزمە فەقیر حاڵە دیعای و پرۆپاگەندە بۆ یەکتری گواستویانەتەوانێ ئەو وایە ئەو وایە ئەجینا تۆ کە سەیری ئەو قاوەیە ئەەکەی شکڵێکی وەرگرتووە ئاخر لە دیناشتی وا هەر نییە لە پرسیار من لە مامۆسا ئاینی پرسیارم کرد وتی ئەوەی ئیمانیشی پێبێنێ حتا ئەگەر ڕاستیش دەرچێ هەر کوفرە و حرامە ئەوە هەڵخەڵەتانە چ تۆسی قاوەیەکی ئەمە چۆن کەسێتی من و مستەقبەلی منی تیا خوێنی تۆ چۆن نووسراوە لەوە ئەوە چێتە عیلم الغەیبەوە هەمان یەینەوە سەرەوە کە عیلم الغەیب لە توانای بەشەران نییە بۆیە ئەگەر یەکێ ئیماندار بێ ئیمانی حەقیقی قەت نابێ قاوە بگرێتەوە چونکە ئەوە گوناحە ئەوە مامۆسای ئاینی ئەڵێ من نایڵێ من پرسیارم کردووە جوابەکەی ئەوان بە ێواڵێ ئەڵێ گوناحە و حرامە بە چه حەقێ تۆ جا ئەمە هەندێک هەیە مەسەلەن خاصەن ئافرەت بۆ زیاتر بە ڕێزان لە پیاو تووشێک کێشان نابێ نوشتە و بۆ لای ئەم کەس و بۆ لای ئەو کەس لەبەرەوەی خۆتان نەزان لە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی باوک سالاریە ئافرەت زیاتر زوڵم و ستەمی لەسەرە زیاترە چەوسێنرێتەوە ئافرەت کەمتر ئازادی ئەدرێتێ وەکو براکەی بچێتە دەرەوە ڕەئی هەبێ ئافرەت زیاتر زوڵمەکە تۆغ بۆتەوە لەسەری وە مەجای خوێندن و ڕۆشنبیرکردنیشی لە زۆر شوێنە زیاتر ئافرەت بێبەریان کردووە لە خوێندن و باسی شارەکان ناکەین وەندی عایلێ زاش هەندی عایلە هەیە کە نایڵێ کچەکەی کە گەشتە تەمەنی تر بخوێنێ ئەم نزمی ئاسی ڕۆشنبیریەیە ئەو هەموو زوڵم و ستەمەیە کە لەسەرەتی ئەو هەموو تاریکیەیە کە تیا چواردەوریاوە بۆیە بە دوای تروسکاییەکە ئاگەڕێ ئەجینا یەکێ شوو بکات چه عیلاقەی بۆی لە قاوەیە نووساویان نەنووساوە ئەمە لە ناحی دینەوە ئەڵێ خوای گەورە لە چارەی نووسیوی ئەوە بێ قسمەت و نسیباڵێ باشە ئەم قاوەیە چۆن ئەم شێوەی کە لێرەیە دەرچووە هەتا ئێستا یەک دراسێکی علمی نییە بە ڕێزان لەسەر ئەوە بڵێ قاوە ڕاست دەرەچێت ئەسڵ ئەساسی نییە علمێک نییە بەو ناوە لە دینی شاوە پرسیار مامۆستا ئاینی کردووە من پێشەوەی بێم بۆیە لە چەند مامۆستام شتانم بۆ ڕوون کردەوە وتی لە دینە ئەمە حرامە بە ئەسڵ و ئەساسی نییە یا شوکردن یا مناڵ بوون ئەمانە هەمووی پەیوەندی لەگەڵ مێردەکەی خراپە قاوەیەکم بۆ بگرێرەوانێ لە جاری وا دوژمنایەتیشان دروست کردەوە بەڕێزان شکڵێ شێوەیە دەرەچێڵێ وەڵامە فڵان زەلامێکە ژنێکە لەم شێوەیە لەوەیەکی خزمێکیان شکلێکی هەروایە بێ ئەمەیە وای لێ کردویت و ئەمەیە ڕقی لێتەوە ئەمەیە وایە لەوانەی بە شەڕیشی بە زۆر حاڵەتی وا دروست بووە ئافرەت بە تەڵاقاندراوە کێشەی خێزانی دروست بووە و زۆربەی ئەوەی کە لە قاوە و لەم شتانە شایڵێن و لە بەری دەست خوێندنەوەیە بەڕێزان گشتی ئەڵێن عام ئەزانن کێشەی ئافرەت چیە شتە عامەکانی دائیمەن لەو لایەنەوە بۆیە چن ئەم شتە عامانە بەسەر هەموو کەسێکا تەطبیقە بێ تۆ کێشەیەکی هەیە تۆ خەموقەفەتی چێمانەی کێشەی نەبێت چێمانەی خەموقەفەتی نەبێت تۆ خەو وەکو پێویست نییە تەبەن ئەگەر خەوی وەکو پێویست با مرتەعبە نەهاو بەلای تۆ چاگەزانی ئەوە یە بۆ لای تۆ کێشەی هەیە ئەجا باسی ئەو کێشانە ئەکا کە عامن ئەویش فڵنگە فەقیر حاڵە وڵای ڕاستەکە میش خەوم وەکو پێویست نییە ئەی بینێ زەرد و زەعی و ناوعێکە لە خواردنی شەوکو پێویستی چاکە ئەو شتانمی عامە زانی نێچە قەفەتی هەبێ خواردنی وەکو پێویست نیشتی هەر خواردنی نامێنێ بەخوایەکێ مشکلەی هەبێ پەیوەندی لەگەڵ هاوسەر و دایک و باوک بێت ئەم شتە عامانە بۆ باسە ئەڵێ وەڵا قسەکانی من ڕاستە قسەکانی بەڵام عامە هەر کەسێ بیکا بەسەر هەمومانە تەطبیقە بێ بەڕێزەکە تۆ بە چ حەقێ بەسەر خۆتا تەطبیقەکەی بەڵام ئەمە لە خێزان و لە با بڵێن کۆمەلگاکانی تریشا هەیە بەڵام لە کۆمەلگای دواکەوتووە زۆر زیاترە بۆچی زیاترە بەڕێزان خاستەن کەسانێکێ هەموو کەسێ داهاتوی خۆی بزانێ دڵە ڕاوچێ لە داهاتوو من نازان بەیانی چی بۆ من حەشاراوە من نازانم چییە بێ جا خاستەن چێش پەنا بۆ ئەوان نابن ئەوانەیە یا مناڵیان نابێ مەسەلەن ئەڵێ تۆ بڵێ با پرسی ئەڵێ بکەم ئەوەنی ئەڵێ یەکێ خەریکە نقم بێ غەرق بێ لە دەریایەکە پەنا بۆ تاڵە پوشێکی ژەبە ئەمە لە لانی نەفسیەوە حەقیقەتە ڕاستە مەسەڵێ با پرسیارێ بۆ بکەم با قاوەیەکم بۆ بگرێتەوە یاش دوعایەکم بۆ بکە چێڵێ وان نییە مەسەلەن یا شووی نەکردووە وەزانێ شووکردن بە دوعای ئەمە بێ یا ئەم دوعای خراپی لێ کردووە کەوە لە دوایە و بابەتی نوشتەکەشمانەیە کە من کۆمەڵێ شت هەیە ئەتوانین قسەی لەسەر بکەین لەبەرەوە یەکێک لەوانە بۆی بزانێت داهاتوو چی بۆ شاردووەتەوانەیە ئەو حەز و ئارەزوی هەیەی ئەو تەمەنای هەیەی تۆ بێتە دی یعنی بۆ ماوەیەک لەلایەنی نەفسی خۆی مرتاحەکە بەڵام کە نایەتە دی کێشەکان زیاترە بێت ئەو ماوەیەشە لە قەلەق و ترسایە دوو لاوازی کەسێتیە هەموو ئەوانەی کە بەنا بۆ نوشتە و قاوە و دەست خوێندنەوە و ئەم شتانابن کەسێتیان لاوازە بڕوایان بە خۆیان نییە شخصێتێکی بەقوەتیان نییە کەسێتێ لە لایانی دەرونیە و کێشەیان هەیە مرتاحنی لاین دەرونی ناڵم نەخۆشی دەرونیە بەڵام مەسەن
خەمۆکیەکی زۆری هەیە بە گومانە هەموو ئەم کێشانە وای لێکە لەلایەنی ئاینیەوە ضعیفە کە بەداخەوە زۆربەی زۆری ئەوانەی کاچن بۆ لای ئەم قاوە گوتنانەوەکەێنە بە دەرگا و ئەچنە ماڵانەوە هەمووشی نوێژەکە ڕۆژۆگرێ بەحسا موسڵمانە ئەگەر تۆ موسڵمان بی ئەمە حرامە مامۆسای ئاینی بڕۆ پرسیاری لێ بکە بەڕێزە باشە کە حرامە تۆ چۆن موسڵمانی ئەچیە ماکەی مانەوێت لە دین تێ نەگەیشتۆ هەر دین کڵێشەیەکە و خویەکە گوتوێت تێم نوێژە بکە ئەوکە بەڵام لە جەوهەری دینەکە تێ نەگەیشتۆ کاتێبی ئیشی هەندێکە زۆنی ژن لە بە دەرگا دانیشتنوێ شتەیەکی ئەڵێ کۆ بابزانین پرسیارێکی لێ بکەین چیە بێ ئەو ژنە بانکەنەوە لە ناویانە پارێکی باشیان لێ کێشێتەوانێ و مەجموعەیە قسەی حەلەق و مەلەق و عامیان بۆ کاو جاییان لەوانەی بڕوا بکە یەکیان تەبیعەتی بەشەری جوایە ئەڵێ وەڵا فڵان کەس کردی وا دەرچوو ڕاستە زۆر جار بەڕێزا هەندێک جار ڕاست دەرەچێت کە ڕاست دەرەچێ خۆی هەر ڕوئەیە ئافرەتە و هەر مناڵیە بێ بەڵام هۆکاری دەرونی هەیە لەوانەیە بەو قسەیە مڕداح بێ نەفسیە یا هۆکارە دەرونیەکە دوای ماوەی نابێنێ و مناڵیە بێ ناڵێ هۆکارە دەرونیەکە نەماوە ئەڵێ ئەو لە هینەکە پێشبینی کرد مناڵمە بێ لە قاوەکەیە لە دەستخوێندنەوەکە ڕاستەکە دیعاە پرۆپاگەندە بۆ ئەم یەکا بۆ ئەو یەکا بۆ یەگێڕێتەوە خەڵکێکی زۆر بڕای پێەکە لە کاتێکا بە هەزار کەسی تری تۆ مناڵ دەبێ و مناڵی نابێ بەزەوە ناجێڕنەوە کەواتە ئەمەژی شتێ لە هۆکارەکان یا ڕاگەاندنی نابەرپرس زۆر جار لە ئیعلام و ڕاگەاندنەکانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کەسانێکی دەجال لە یوتیوب و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دیعاە بۆ خۆیانەکەن و شتێن و ئەوواکەین و ئەوواکەین و کەسانێک بە پارە یەن دیعایان بۆکەن و خەڵکێکی بەستە زمانی شەی گوێگرەی بینێ و زانێ ڕاستیە خۆتان زەن ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەنواع درۆ دەلەساکە خەڵک زیینگۆ ئەیمرێنن خەڵک ئەنواع شتی بۆ دروستەکەن بوختانی بۆکەن شتی بە ناوەگەن واژ نییە بەسی تر ئەو تەکنەلۆجیایە پیا بۆ ئینسانە بێ وریا بێ زیرەک بێ ئاگا بەری دەست خوێندنەوە ئاخر بە سەیری دەستی هەمومانکەن بەڕێزان هەر هەمومان دەستمان خەتەکانی وەکو یەک وایە نزیکن لەیەکەوە ئەی باشە کە هەمومان خەتەکانمان وەکو یەک وایە بۆ شخصیەتی من وابێ ئەڵێ تۆ وایە بۆ شخصیەتی وابێ هەتا ئێستا علمێکیش نییە دیڕاستەیەک نییە بڵێ ئەوە ئاساسی هەیە وهم دەچێتەوە علم الغیب هەر خوای گەورە ئەوانەی بەناڵەت کردووە یعنی چی لە ڕێی دەستەوە تۆ زانی من چیم بەسەریە ئەوە علمی با بڵێن غیبە ئەو بەس خوای زانێ کەواتە بڕێزان هەموو ئەمان جا خۆ ناوچەوانیشمانی بۆ ناوچەوان خوێندنەوە نییە هۆ خەتانی لەبەری دەست لە ناوچەوانمانی بڕاتان نەبێت لەبەری دەستاوەگە نییە ئەمە هەمووی بەڕێزانی تر بۆ یەکتری مەسەلەی نوشتە ئاخەشت من لە مامۆسای ئاینی ئەڵێ نوشتە ئەگەر قورئان بێت تۆ ئەی خوێنیتەوانێ بۆ کەسێک قورئان شیفایە کە بەسەر یای خوێنیتەوە تا ڕامێڵێ چۆن ئەڵێ حرام نییە بەڵام بیکەی بە وەرەقە لەسەر وەرەقە بینووسی و بیکەی بە شانی مناڵێکە و لیشی مناڵەکەی بەسەر ئابڕژێ و پێچێتە ئاودەست و بە شانی و یا بەلاملی ئاڵێمە حرامە کفرە چە تۆ تیجارەت بە قورئانەوەکەی دوای خوای گەورە نافەرمێ لە ڕێجیمە لە نزیکترم حبلی وەرید نزیکتر نییە ئەی باشە من بۆ بچم واستە بە یەکێ بکەم ئەو دوعام بۆ بکە ئەی دوعا چییە قورئانە ئەگەر قورئانە ئەو قورئان لە زۆربەی ماڵەکانە هەیە لە مزگەوتەکان هەیە لە ڕادیۆکە تا هەیە کەناڵێ هەر قورئان لێیە بۆ جۆی لێ نەگرم معقولە خەڵک بکەم بە واستە بۆ خوا بڕزان یعنی بە ئینسان بزبی لەو بکاتەوە یعنی چی تۆ دوعایەکەی خوا ڕەب العالەمینە لە تۆ قبوڵ ناکە بەڵام زەلامێ بە پارە لەو قبوڵکە بەس عەقڵ بەکاربێنین بەڕێزان هیچ مەکەن بەس عەقڵەکە يعني خوا رب العالمين هم معنا خو ربي ام كابرايا نيه بس او وقسي او كا اما واسطته بايجي يعني معقوله خوا واسطه قبولك لمن دعاء من قبولك دعاء او قبولك برزان شتي واتشونه بيت دعاء هو بيد فروشه بارد يعني قرانك بيفروشتي كلامي خوا بيفروشتي همو امانه برزان من لچنها ما مساعيني قران خوندنه مشتكي ترى لەسەریشەکە قورئانە خوێنی ئەمە هیچی تیانی تەنها پارەوەرگتون پارەوەرنەگرتنەوە شتێکی ترە بەڵام بێی لە پارچەیە پەڕۆیە بینووسی وەکو نوشتەیە ئەمە بیەی بە یەکێک و پارە وەرگری ئەمە دینی ژەڵێ حرام و لە عیلمی شاشتی وانە بەهەرحاڵ ئێمە بەشی یەکەمی بەرنامەکەمان بەڕێزان لێردا کۆتایی هاو ناوبڕێ گۆرەگرین دواییەوە خزمەتتان بە یەکەوە گفتوگۆ و دەمەتەقێ لەسەر بابەتەکەکەین بۆی زیاتر دەوڵەمەندیکەین بە فکر و بیر و بۆچوونی ئێوە تا بینەران زیاتر سوودمان لێ وەرگرن. بەڕێزان دووبارە سڵاو
لە بەشی دووەم پەیوەندیەکان و مناقەشەکان و پرسیارەکان بەیەکەوە لەگەڵم میوانە عزیزانەمان با تاوتوێ بکەین و بابەتەکە زیاتر دەوڵەمەندکەین با بە کاکارزان دەستێنین. کاکارزانجان فەرموو. زۆر سپاس دکتۆر جان پرسیارەکە من ئەوەیە مەلا هەیە ئەڵێ متوانای چاکردنەوەی خاوەن پێداویستی تایبەت و چەندها جۆرە نەخۆشیێک کە عالەم و هەموو دنیا پێوی ژیرەوە بۆ نەشەل دەماخە نەخۆشەکانی ترامە تا چەند چی بنەمایشی زانستی و دینی هەیە. بەڵێ زۆر سپاس. وەڵا کاک کارزانجان بەنیسبەتەوە خۆ دەزانی هەر یەکە پسپۆڕی خۆی هەیە. مامۆسای ئاینی ئەبێ لە بواری پسپۆڕی خۆی ئیشکات. من مامۆسایەکی زانکۆم لە بواری پسپۆڕی خۆما بە ئیشکەم. من مامۆسای ئاینی نیم ناتوانسمەوە. پزیشک لە بواری خۆیە. هەر مامۆسان بەڕێزە هەمانە لە کوردستانە هەندێک حاڵەت هەیە. ئەم بەڕێزە کە ئاڵێ هەزاران کەس تێگەشتمە بەستە چییە؟ هەزاران کەس چاکراوەتەوە. لە کوردستانە چەند هەزار کەسێکمان مناڵی خاوەن پێداویستی تایبەت هەیە، ئۆتیزم و داون سیندرۆم و من لەگەڵ زۆربەیانە بە حکمەوەی لەو بوارە ئیشەکەم و سەرۆکی بۆردێکم لە پارێزگای سلێمانی لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەت دەیان دایک و باوک هاتووە کە مناڵەکەی بدۆ بۆ لای ئەم بەڕێزە خراپتر بۆ باشتر نەبووە. هەتا ئێستا یەک مناڵی ئۆتیزمی چاک نەکردوێتەوە. و هەتاوەکو ئێساش علمیان لە هیچ وڵاتێکا بەڕێزا مناڵی ئۆتیزم و داون سیندرۆم و ئەمانە بە دوعا چاک نابێتەوانێ. ئەمە هۆکاری خۆی هەیە، شتی طبیە. یعنی ئێمە ئیمانمان بە دین هەیە، ئیمانمان بە قورعان هەیە، قورعان شیفایە، بەڵام بۆ هەندی حاڵەت هۆکاری تر هەیە. خوای گەورە دەردی داناوە و دەرمانیشی داناوە، وەسیلەیشی هەیە. لەبەرەوە من بڕوا ناکەم و ئاخر شتیش لە تورکیا ئەوە بەدوایە ئەگەڕێن، لە وڵاتێک تر بەدوایە لای لەبەرەوە ئەمانە بەڕاستی بازرگانی بە چۆنەڵی ئاینەکەوەکەن و لە سێ چوار بەرنامەی ڕاستەوخۆشە ئەم بەڕێزە پێیان وت وەرە ئەم شەلە دەماغیان بۆیە نایکێک فلیجی مێسوودی دەستنوێژم لێ نازان بە ڕۆژوون و بە بیانی ئەوە و چەندها کەیس هاتوۆتە لای ئێمە حاڵەتەکەی خراپتر بۆ باشتر نەبوو. ڕاستە من لە ڤیدیۆ بینیوە مناڵێکی داون سیندرۆمە ئەڵێ ئەها دەی بڵێ بابە بابە مناڵی داون سیندرۆم بەڕێزەکەم مناڵی ئۆتیزم بابەژە زانێ و دایش زانێ و دەیان و شەیتریشە زانێ بەڵام گەشەی عەقڵی دوا کەوتووە لەگەڵ مناڵێکی تر عەرز و عاسمانی فەرقە. خۆکەوتی بابەمانەیە و نییە چاک بۆتەوانێ. لەبەرەوە من بڕوام نییە ئەو قسانە ڕاست بێ هیچ بنمایەکی زانستیشی نییە و زۆریش تاقی کراوەتەوانێ و زۆر لایەنیش پەیوەندیدار وەکو وەزارەتی تەندروستی و نقابەی پزیشکان و هەمووی داوایان لە دژی قەید کردووە و بەداخەوانەیە ئەم بەڕێزە ینی چۆنەڵێ ئاینەکەی کردووە بە تیجارەت و بازرگانیکردن و هیواداری ئینشەڵڵا بچێتەوە ئیشەکەی خۆی بکات و واز لەم تیجارەت بە خەڵکە بێنێ. کاک ئومێد جان ئەگەر مایکەکەی لێ وەرگری و نزیکشی کەیتەوە. دەستخۆش دکتۆرگیان سپاس بۆ وتەکانی بەڕاستی شتەکانی زۆر باش و شتی ڕۆژانەیە کە ئێمە ئیبینین و بەتایبەت ئێستا ئەم شتە لە سۆشیال میدیا ڕەواجێکی زۆری پێداوە یانەکە جاران خەڵک بۆی ناسیاویەکی و کەسێک و ئێستا وای لاتۆ جۆرە ڕکلامێکی بۆ کرێ ڕەنگەوی من پرسیار نەبێت چەند ڕوونکردنەوەی بێ بەڕاستی ئێمە زیاتر پەیوەندی بە خێزانەکان بێ کە ئێمە ڕۆشنبیری کەممان هەیە دەستەبارەت بۆ بابەتانەکە ئەرکی خێزانەکان لەم ڕۆژگارە بە تایبەتی زۆر قورسە جا بەڕێستان کە ناوەکتان هەیە و چەند دینشتان هەیە لەو بابەتە نەقە زیاتر خێزانەکان وشارکەن لەو بوارە هەندێک هۆکاری تر کە ڕەنگە کە خەڵک پەنابە بۆم بابەتە ینی دکتۆرەکان بن کە ینی هەندێک جار لەگەڵ ڕێزم دکتۆری زۆر باشمانێ بەڵام هەندێ دکتۆری وەکو بازرگانی وایە بەڕاستی ینی ئێمە چەندین نمونەمان هەیە کە بینین کەسێ ئەچێ بەلای دکتۆریە بەڕاستی وەکو ڕوتانەوەی ڕوتێنەوە بۆی ئەوان زیاتر بەس کاک ئومێد جان ئێمە گشتاندن با نەکەین و دکتۆری زۆر باشمان هەیە بۆ نمونە دکتۆر جەمال ئەحمەڕەشی خوا عافویکایی چەک بوو لەوانە هەتا مردیش هەر بە 5,000 نەخۆشیە بینی دکتۆریشمانی ئێستاش بە خۆڕای خەڵکە بینێ. من زۆر خەڵکە ناسم کەسی نزیکی خۆشمەیە بە حیاتی نە لەگەڵ مختبەرە خەڵکی بۆ نێرێ نە لەگەڵ سۆنەرە خەڵکی بۆ نێرێ حرامە بەلای ئەوەوە کفرە تیجارەت بە نەخۆشەوەکە دکتۆری باشمان هەیە با باشەکان جیاکەینەوە لەگەڵ ڕێژەیەکی کە بازرگانیەکە ڕاستە لە سەرەتا وتم دکتۆر زۆر باشمان هەیە هەندێکی زۆر باش بەڵام هەندێکی تریشانێ بەڕاستی بازرگانی وەکو بازرگانیەک وایە کە ڕاستە پێویست ئەمانش لەلایەن تر وەزارەتەوە بێ و لایەنە بەرپرسەکان لێپرسیان لەگەڵا بێ بەڕاستی ئەمە دیاردەیەکی زۆر ناشرین و چەندین کێشە و کۆمەڵایەتی و شتی خراپی
کاک ومێدەزانی ئەمە دژی ئەو سوێندەیە کە دەرچوانی کۆلێجی پزیشکی کە لە حەفلەی تەخەڕوج بەجیا کۆلێجی پزیشکی سوێن دەخۆن سوێندی دەرچوون کە بە هیچ شێوەیە فێڵە نەخۆش نەکەن هیچ شتێک وەسیلەیەک بەکارنێنن بەڵام ئەنجاگە تۆ بووینێری بۆ فڵان مختبەر و پارێکی زیاتری لێ وەرگێ یا پێویستی بەم ئەشیعەیە نەبێ بیکەی کامە ئەمە یعنی دژی سوێنەکەی خۆیەتی یعنی ئێمە حرامە و پارەی وەری شەگرێ هەم بە دین و هەم بە ئینسانیەتی دوای ئەوە پزیشک میهنەیەکی زۆر ئینسانی ئەمە مۆساجان ڕاستە حەقی خۆیان نەماندووە بنەویش تەمەنێکە بەسەری بدۆ پسپۆڕی خۆیەتی شارەزایی هەیە بەڵام لە حدود و سنووری یاسا و ڕێساکان نابێ و وەڕەچاوی بارودۆخی و خەڵکەش بکرێت کە تۆ ئێستا عەمەلیاتێکی بە 3-4 میلیۆن ئەچێت چەند خزم و کەس هەیە تا بۆی کۆکەنەوە ئەگەر مەجالی تیان لە حکوومیەکە بۆی کە مەجالی تیانێ لە ئەهلیەکە با تۆزێ هەر یەکە و لە لای خۆیەوانی هاوکاری بکە ڕاستە ئێمە شیوادارین هەموو پزیشکەکان وەکو ئەو کەسە دکتۆرە پزیشکە باشانە بن هەم چۆنەڵێ نەشی سوێت نەکەباب هەم حسابی خۆشیان وەرگن و هەم ئاگاشیان لە نەخۆش بێ سپاس بۆ ڕوونکردنەوەکە و کاگومێت جان چاوان خان کاک دکتۆر پرسیارەکەی منەوە بوو هەنێک کەسە چن بۆ سەر شەخص و گۆڕی پیاوچاکان ئەمە هیچ لێکدانەوەیکی زانستی و بنەمایەکی ئاینی هەیە بەڵێ وەڵڵاهی ئەزانی چۆنە چاوان خان ئەمە لە ناحەیەی دینیەوە من لە هەموویەوە پرسیارم کردووە لە مامۆسای ئاینی کە قسەی ئەوانەکەم ئەڵێ یەکێ بچێتە سەر قەبرێم کابرای مردووە ئێسقانەکەشی نەماوە ڕۆحیانەتەکەشی چۆ بۆ شوێنێکی تر دوای ئەوە ئەم چۆن نەتوانێت بە مردووی خەڵک چاکاتەوە خە مردووە دوای ئەوە بەس خوای گەورە توانای چاکردنەوەی خەڵکی هەیە توانای ئەوەی هەیە خەڵک بەرەو ڕێی ڕاست بەرێ هەر چیە بیکە ئەم کەسە چۆن نەتوانێت ئەمە بکە مردووە با پیاو چاکیش بێ با هەرچیەکیش بێ بەڵام ئەو توانایی نییە مە یەکەم ئەو خۆشی مردووە دوو ئەمە شەریک پیاکردنە بۆ خوا یعنی تۆ یەکێ پیاکەی ئیشی خوا بۆ بکە کە ئەمە من پرسیارم لە مامۆستا کردو ئەڵێ هەر ئەسڵەن بۆ سەر گۆڕەکەشیان گوناحە بچی بەڵام لەلایەنی دەرونیەوە من ناڵم خەڵک تەشجیعکەم چێ بۆ ئەوە بەڵام لەلایەنی دەرونی ئێستا وەرە تەجروبە کراوە خاتونجان دارێک بێن ئێستا بڕۆ بۆ ئەم گۆیژە و ئەزمڕە بڕۆ بۆ ئەو سەفینە بڕۆ بۆ هەر شاخێکی کوردستان دارێک کۆمەڵێ پەڕۆی سەوزی پێوەکە خۆ پێوەیکە بە خەڵک بێ بڵێ ئەمە شەخصە شەخص چی ینی شەخص ینی کەسەوە عەرەبیە شەخصە لەوانەیە جێگادووە ئێمەی کوشتووە تۆ ئێستا ئەڵێ مبارەکە لەوانەیە دزێ بێ لەویایە و خۆ نازانی چێ چوو زانی چێ ئەمە پیاو چێ لە پیاو چاک بوو بەرحاڵ دارێکی بێنە خۆی ڕواوە ئەم پەڕۆ سەوزەی پێوە بکە بڵێ ئەمە شتێکی مبارەکە لەوانەیە خەڵک کە بێ مناڵی نابێ حاجزی نەفسی هەیە هۆکاری دەرونی هەیە بەڵام کە بچێ بۆ ئەوێ لەبەرەوەی قەناعەتەکەی لا دروستە بێ هۆکارە دەرونیەکە بەرگریە دەرونیەکە نابینێ مناڵیە بێ بەس کە مناڵیە بێ ئیلاقەی بەم دارە ڕق و تەقەوە نییە خوشکە بە ڕێزەکەم ئیلاقەی بە قەناعەت و بیرکردنەوەکەی خۆیەوە هەیە بڕەوە پزیشکەکان هەیە خەڵک تووشی وەسواسی بووە هەر بە دەرمانەوە گوتوەتی بۆ نمونە ئەڵێ من تووشی ژانە سەر بووم ئەبێ حەپم بیت اینجا چاکە بمەوە خۆی پێوە گوتوە ڕاهاتەوە من بێ لەسەری ئەیبەن بۆ لای دکتۆر کە سوکاری ئەڵێ دکتۆر حەپی بۆ مسەڵێ کاکە من تووشی وەسواسی بووە وەڵڵی حەپی جیلاقەی بەوە نییە ئەڵێ بەخوا دکتۆر کە حەپەکەی بۆ نووسی با چاکە بێتەوە خۆشی با ئەڵێ دەوەرە سیرکە ڤیتامین سی بۆ نووسێ بە ڕێزان ڤیتامین سی هیچ علاقەی بە ژانە سەر و خەمۆکی و ئەم بەزمە و ڕەزمەوە نییە ئەڵێ وەرە بیخۆ ترش و چەند خۆشە ئەیا بە کابرای خواڵە چاک بوومەوە خۆی نەفسیەکەیە نەک حەبەکە هیچ علاقەی بەوە نییە قەناعەتە نەفسیەکەیە اینجا هەیە ئێستا بەم قسانەی من و تۆ قەناعەتەکە زۆر مشکلی لە کۆڵە بێتەوە هەشە نائیلا بێ بچێتە سەر ئەم دارە ڕق و تەقەیە بچێتە سەر ئەم تۆپەڵە خۆڵە اینجا قەناعەتەکەی لا دروستە بێت هەشە هەر ئەوەش دروست نابێ حاجسە نەفسیەکە هەرەمێنە هیچ شتێک ڕوو نایە لەبەرەوە لە عیلما شتی وان نییە لە عیلم ئینسان کە مرد تەواو هیچ شتێکی نامێنێ کردداری نامێنێ لە زانستا وایە بەڵام لە دینی شاعینن شت قەتعی هەر بە دنیاوە نامێنێ و هیچ کەسێک چەند پیرۆز بێ دوای مردنی خۆی ناتوانێت خەڵک چاکاتەوە شتانە و ئەوە بەس لە ئیرادەی خوایە هەیە بەخوا هەمووی زۆربەی خۆرافیات هاتۆتە ناو ئاینەکانە و دروستیان کردووە وەکو ئەو مامۆسایی بەڕێز باسی کرد هەر بازرگانیەکەن بە دینەوە نێو چەند کەسیان خەڵەتان بە ناوی دینەوە بەهەرحاڵ باخان خان باخان خان خوشکە بە ڕێزەکەم وەڵڵی بوونی کوڕ ببێ یا کچ ببێ عیلاقەی بە کۆمەڵێک هۆکارەوە هەیە کە یەکێکیان سپێرمی پیاوە دووەم هێلکۆکەی ئافرەتە
ئەمە بە دوعا ئەم سپێرمە ناگۆڕێ و ئەم هێلکۆکەی ناگۆڕێ. ئەمە یەک. دووەم، حتا ئەگەر ئافرەتەکە شوشی کردبێ سەرجێیشکا لەگەڵ هاوسەرەکەی کاتێکی دیاری کراو هەیە بۆ ئەوەی کە ئەم هێلکۆیە یەتە ناو قەناتی ڤالو بۆ چ کاتێکە بێ کاتێک مناڵ دروستە بێت کە هێلکەکە لە هێلکەدانەوە یەچێتە ناو کەناڵی ڤالو بەوە دوایی یەتە ناو ڕەحمەوە ئەبێس لەو کاتەیە سپێرمی پیا و هەبێ تەڵقیح ببێ لەگەڵ هێلکەکە لە کەناتی ئەجیناگەر هێلکەکە لە خوارە بێ ناو هێلکەدانە بێ تەڵقیح نابێ مناڵ نابێ حتا شوشی کرد بێ و سەرجێیشکا. ئەمە هۆکاری دووەمە ئەوە چی علاقەی بە دوعا و بە قسەکردنەوەی. سێیەم مەسەلەی کوڕ علاقەی بە کرۆمۆسۆمەوەی خوشکە بەڕێزەکەم. خۆ دەزانی هەریەکێ لە خانەکانی لەشی ئێمە 23 جووت کرۆمۆسۆمی تایە بەڵام خەلایی جنسی 23 تاکی تایە. یعنی هێلکۆکەیەکی دایک 23 تاکی تایە بەس خانەی چاوی تۆ 46 تایە بەڵام هێلکەیەک ئافرەت 23 تاکی تایە. لەگەڵ سپێرمی تۆی پیاوی 23 تاکی تایە یەکەگرن 46. اینجا ئەمانە کرۆمۆسۆمن لە ڕقم یەکەوانێت تا 22 ئەو جینات و کرۆمۆسۆمانە مەسوولە لە ڕەنگی چامان لە باڵامان لە جسممان لە خاصێتە جسمیەکان. ڕقم 23 جنسی مناڵەکە دیارریەکە کوڕ بێ یا کچ بێ. اینجا لای ئافرەت ڕقم 23 هەردووشی وەکو ئێکسی لاتینی وە ئێکسی ئینگلیزی بەڵام ئەوەی لای پیاوە هیچیان وەکو ئێکس وە هیچیان وەکو وای وایە. ئەبێ ئیلا لای پیا و وایەکە بێ اینجا کوڕ دەرەچێ بە دوعا وایەکە نایە. ئەجینا ئێکسیش بێت هەر کوڕ دەرەچێ هەر کچ دەرەچێ ئێکس و ئێکس لەبەرەوە ئەمە بە دوعا ئێکس ناکرێت بە وای. ئەمە عیلاقەی بە قانونی مندڵ و ویراسە و بۆ ماو کۆمەڵشتەوە ئەمە بەڵام لەوانەیە منیش دەڵم دوعایەکە یاڵم بڕۆی ئینشەڵڵا خوا کوڕ ڕێباتێ لەوانەیە هەر خۆی کوڕەکە ئەبێ بەس ئەوەی عیلاقەی بە دوعاکەی منەوەنی خۆی من دوعاشم نەکردا هەبوو و بە بەڵگەش کە ئەو پرسیاری جەناب دەکەی خەڵکی تری شۆ بۆ لای هەمان کەس ویدی کوڕەکەم دەرەجە بێنە نەک دەرەجەێنەوە دەریش نەچوە ئەی بۆ ئەبیان نایەن باسی خراپیەکان بکەن باسی ئەو شتان ناگەن لە هەزار شتایەکی ڕوو ئەیات ڕاست دەرەچێ بەس ڕاست دەرەچێ خۆی ئەویش قسەی نەکردا هەروە دەرەچوو بەڵام بۆ یەکەن تەپڵی بۆ لێن و وای لێکەن ئەوانی تر لە گوناح باسی مەکە با گوناحبان نەوێ نازانم چی درۆ دەلەسەکان باز ناکەن. ئەجینا وەڵڵی خوشکی من نە ئەسڵ و ئەساسێ و ناوە اینجا بەوە بۆ هەر کەسێکی دوعایەکی کوڕم بێ و کوڕم بێ و کوڕم بێ هەمووی شتی وا کوا هەیە بەڕێزان لە عیلما لە دینیشان شتی وا نییە. ئەوتە خوای گەورەوە قانونەوە عیلم چییە تەکمیلەی هەموو ئاەتەکانی قورئانەوە لەبەرەوە ئەمەش جۆرێکتر لە دەجەل و هەڵخەڵەتان و پارەپەیاکردن. ئەڤین خان دوو ئەڤین خانمان هەیە بە ئەڤینی یەکەمیان دەست پێ بکەن. زۆر سپاس ئەڤین خاڵا پرسیارێکی جوانە کرد. تەبەن ئێمە زانستێکمان هەیە پێڵێن پاراسایکۆلۆجیا. پاراسایکۆلۆجیا یانی چی؟ سایکۆلۆجیا و عیلمە نەفسە. پارا یانی بە تەنیشتەوە ئەوە هەندێک کەسێ هەندێک توانای لە ڕادەبەدەریان هەیە بەس ئەوانە هەیانە لای هەموو کەس نییە. هەندێک زانەتر لای هەموو کەسێ بەزەوان بەکاری نایەنن. ئەمانە پیاڵن توانای پاراسایکۆلۆجیا بۆ نمونە مەسەن پەرداخی بۆ دانی لێرەوە تەق سەیرێکە ئەیبا بۆ ئەوێ کلی لە چەمێنێتەوە بۆقیان بۆ دانا و دڵی بۆقەکەی وەستانە و کوشتوێتی. ئەمە توانە تا ئێستا بەس نازان ئەمە چیەمە لێزەرە ئەمە تیشکە دەرەچێت چییە تا ئێستا نازانرێ بەس بەڵێم توانایە هەیە. هەندێک تر شوێنیشتی شاراوە ئەزانن هەندێکی ئەزانن لەکوێ ئاو هەیە و لەکوێ ئاو نیەم توانایی هەیە. هەندێک تر هەیە لە شوێنێ دانیشەوە فکرەکەی نەقڵەکە بۆ یەکێکی تر لە شارێکی ترە بەبێ ئەوەی وەسیلەی اتصال لەبینیانە هەبێ بەس اتصالی ڕوحیە یعنی فکرێ پێڵەن تەقاتر تێلیپاسی یعنی گواستنەوەی فکرێ لە یەکێ بۆ یەکێکی تر. بەڵام ئەوەی نوشتەوەی باسمان کرد هیچ ئەو توانایانە نییە. ئەوە بۆی نووسیوە مەسەڵ ئەگەر ئاەتیش قورئانی تیان نووسی بە ئاەتی قورئان لە هەمومان هەیە وەسەدان کەسیش نوشتەی بۆ کرا هیچ لە مەسەلەکە نەگۆڕا نەخێر هیچ توانای ئەو توان بەڵام دەشکرێ یەکێ ئەو توانایی هەبێ. بۆ نمونە هەندێک کەس سەیاڵێن کە سەیدێکا مەسەلەن بۆ نمونە سەیدی گورچیلە دەکا گە بەردی تیابێ بەردەکا ئەشکێنە دەکرێ ئەم کەسە بۆ نمونە من ناڵم ئەو هەیەی من نازاب بەڵام ئەوە وەزارەتی سەحاتوانی لیژنەیەک لە پزیشکان بێنێ بزانێ ئایا ئەو بەردەی کە ئەو ئێستا ئەشیعی گیرا و بەردێ لە گورچیلەی منە هەیە ئەو کە سەیرێکە بزانێت دوای سۆنەری بۆ بکەن پێش و دوای ئەوە بزانن دوای ئەوە بەردەکە نەماوە ئەگە بەردەکە نەمابێ و جوڵا بێ و لەدلت بوو بێ دیارە ئەم توانایی هەیە بەوە و یەکی و دوان وسیانی ژەبێت تاقیکردەوە نەک یەکی و دوا بڵێ سۆتفەیە. ئەگەرە بێ بڵێ ئەوە لە هەموو شوێنێکەیە و کەسانە هەن توانای پاراسایکۆلۆجیانێ یعنی توانایەکی لە ڕادەبەدەریان لێن دوێشی پێڵەن حاسەی شەشەم. بەڵام مەرج نییە ئەمەی کە نوشتەکە و بۆکە ئەو توانایی هەبێ مەرج نییە ئەوەی کە دەستی بۆ وەگرێتەوە ئەوە بێ تێکەڵیان بە یەک کردووە
ئەجینا وەکو علم بڵێ بەس تا ئێستا علم احترافی پێ نەکردو بڵێ پاراسایکۆلۆژیا علمێکە لە 100 سال هەلەندێ زانکۆ ماستێر و دکتۆراژێت بەڵام هێشتا نەبووە بە علمێک وەکو علمە نەفس پاراسایکۆلۆژیا بە تەنیش دەروونزانیەوە چکە ئەو دیاردانە لای هەموو کەسێک نین هەتا ئێستا وەسیلەمان نییە بۆ قیاسکردنیان هەتا وەکو ئێستا نەزەریاتمان نییە بۆ تەفسیر و لێکدانەوەیان بۆیە هەر بە تەنیش دەروونزانیە ماوە تۆ بەڵێ هەیە ئەڤین خانی دووەم دەستخۆشی و لەکەم کاک دکتۆر بۆ بەرنامەکەت سپاس دەکەم کە هەمیشە دەست خستۆ سەر برینەکانی کە لەناو کۆمەڵگەی ئێمەیە بەڕاستی بابەتێکی هەستیارە خەڵک ناتوانێت بە ئاسانی قسەی لەسەرکە و بە تایبەتیژە ناو کچان و ژنانی ئێمەیە وەڵاهی من دوو پرسیارم هەیە یەکەمیانەوەی هەڵواسینی گوڵەگەنم یان ناڵی ئەسب یان ئەڵێ شتێکی شین بکە بە خۆتەوانێ ئەوە تا چەند بنەمایەکی زانستی و دینیە ئەوەی من معلوماتم هەبێ لەسەری کاڵە شتێکی شین بکە بە خۆتەوە مەبەستی ئەشیعی چاوە پەیوەندی بە ئەشیعی چاوەکە تەسیرە کاتە کەسی بەرامبەر زیاتر پەیوەندی هەرچەنە بە حەسوودی و چاوپیسیوانەشەوە هەیە بەڵام پێم خۆش بلم بابەتەیە کویکەمەوە پرسیاری دووەمیشم ئەوەیە ئێمە باسی لەوە ئەکەین کە ئەم شتانە لەناو کۆمەڵگەی ئێمە هەیە ئەم دیاردانە هەموو باسەکەین هەیە کە بەڕاستی ڕێک قسەکانی خۆتە کە کچان و ژنان زۆر بەدوای ئەوەی کە جێگەی داخە بەداخەوە کچان و ژنان لە هەموو وڵاتانی دنیاە ئەبێ ئێستا بەدوای مافەکانیانەوە بن ئەبێ بەدوای ئەو شتانەوە بن کە خۆیان ڕۆشن بیرکەن کە جیاوازی بینی ئافرەت و پیاو نەمێنێ بەڵام بەداخەوە ئێستاش ئەبینین زۆرێک باوەڕکە هیچ پەیوەندی ئەمە بە سەقافەتی ڕۆشنبیریۆنی یعنی زەلام ئەزانم کە لە ئاستێکی زۆر بەرزیشەیە شەهادەی بەرزیشیە بەڵام ئەچێ بۆ ئەو شتانە یعنی ئەوەی کە لای من مهمە ئەمەوێت ئەم شتانی کە باسیەکەین ئێمە لێرەیە ئەنجامێکی هەبێ ئایا ئێمە کە دەسەخێنە سەر برینەکە ئەی چارەسەر چییە ئێمە چی بکەین هەتا هەرێکێک لە لای خۆمان و بتوانین ئەمە حلکەین چۆن بتوانین کۆنتترۆل ئەم بابەتەکەی لەناو کۆمەڵگەیە دەستخۆشی و لێکم دووبارە زۆر سپاس ئەڤین خان وڵات چارەسەر چییە خوشکە بە ڕێزەکەم تۆ ئێستا دانێشێ کلۆر بووە چارەسەر چێ بچی بۆ لای دکتۆر و پڕیکەیتەوە وایە حەزەکەی هەر تێزابی بکەرە سەر هەر نازانم مێخەکی بکەرە سەر ماوەیەک بێدەنگە بێ وەکو بڵێ بەنجە بێ بەنجێکی وەختی و دوایی هەرەگەڕێتەوانێ ئەم شتانەش ئەم خورافیاتانە ئێمە ئەبێ بگەڕێینەوە هەر لە مناڵەکانمان پەروەردەکەین ئەبێ ئیمانمان بە دوو شتە بێ شتێک لە دینە ئاەتی قورئان بێ خوای گەورە باسی کردبێ ئیمانمان پێی هەیە و یا حەدیثێکی ڕاست بێت زۆر حەدیثیش دروست کراوە يعني وان نییە بۆیان دروست کردەوە بەناوی پێغەمبەر و دووری خوای لەسەر بێ خاصەن لە زمانی عەباسیەکان و ئەمەویەکانە بۆ دەسەڵات و پاراستنی دەسەڵات و کورسیەکان زۆر شت دروست کراوە ئەو مامۆستایانی ئاینی من پرسیارم لێ کردوون و باسییان کردەوە یەکەم دووەم یا ئەبێ لە عیلما هەبێ ئێمە ئەو دوو شتە معیاری ئێمەیە ئێستا من بۆم باس کردی تۆ باسی نوشتە ئەەکەی من مامۆسای ئاینی جەنابیشە پرسیارکە ئێستا و مامۆسای ئاینی زۆر هەیە ئەمان بینێ لە دینە ئەڵێ حرامە ئەمە گوناحە ئێوە دینواڵێ لە علمیشە شتیوان نییە لە علما حەد نییە بڕۆ هەموو علمی دنیا بخوێنەرەوە هەرچی زانست هەیە شتیوان نییە بەڕێزەکەم بەنسبەت ئەوە وانێ کە ژنان بۆ بڕوا زیاترەکەن و هەیەە شەهادەی بەرزی هەیە من وتم یەکێک لە هۆکارەکان چیە ئاستی نزمی ڕۆشنبیریە نەمگو شەهادە چونکە بێت جیاوازی بکەن لە بینی شەهادە و لە بینی ڕۆشنبیریە هەیە ئیبتیداییشی تەواو نەکردەوە بەس ڕۆشنبیرە ئەخوێنێتەوە خۆی هیلاکاو لە دنیاتیەکە هەیە دکتۆراشی بەس ڕۆشنبیر نیە متعلمە لە عیلمەکەی خۆیان دکتۆرای هێناوە بەڵام ڕۆشنبیر نییە چە مستەقف ڕۆشنبیر جیایە لە خوێنەوار ئەگەر ئەم کەسە ڕۆشنبیر بواە ئەم شەهادە بەرزەی هێناوە لە چیە هێناوێتی لە عیلما هێناوێتی باشە عیلمەکەی تۆ تیا هێناوەم دکتۆرا ماستەر و تێناوم بەکالۆرزۆ تیاناوە شتی وا هەیە نییە ئەگە تۆ ڕۆشنبیر بی شەهادە و هەبێ ئەبێ لە دین شتێ بزانی نازانی پرسیار لە مامۆسای ئاینی بکە شتی وا نییە خوشکە بەڕێزەکەم مەسەلەی ئەمە گوڵەگەنم حەوت گوڵەگەنم و مەسەلەی ئەوەی شتی شین و ئەمانە و تاکی بنازانم ئەمەی ناڵی ئەسب وەمانە من ئەینە شدەوەش لە مامۆسای ئاینی پرسیار کردووە ئاڵێ لە دینە ئەسڵ ئەساسی نییە هەمووی خۆڕافیاتەوەی زمانی جاهلیەتە شتی وا لە دینی حەقیقییان نییە و زیاتر حەوت گوڵەگەنمەکەش عیلاقەی بە چیرۆکی حەزەتی یوسفەوە هەیە هاچ خەونەکەی کە ئای بینێ پاشاکە ئەم تەفسیریەکە حەو ساڵ گرانیە بێ حەو مانگە کە حەو مانگە نازانم وەبزانم زەعیفەکانە قەڵەوەکانە خۆن زۆر لەیادەم نییە بزەڵبووینەکەەوە هەڵاو مهم ئەوە لەوە هاتو حەو ساڵ گرانیە بێ و حەو ساڵیش ئیتر دوای ئەوە ژیان خۆشە بێ و هەرزانیە بێ لەوە وەرگیراوە بەڵام خۆ ئەوە تەفسیرێک کراوە خۆ ناڵە گوڵەگەنمەکە بە دەرگای تۆ بێ ئیتر تۆ ئێستا وشکە ساڵیە حەزەکەی گوڵەگەنمی دنیا واسە ئەبێ باهین ئەو خێر و بەرەکەتە بەسەر نه شتی وان نییە ئەمە ئیتر شتێکە ماوەتەوە دەماو دەمەکو خورافیاتەکان کە باسمان کرد
وڵات تۆ مەسەرەن سەیری فڵان شتکەوە ڕوئەیە یا جارانیان بوو ئافرەتی حامل سەیری هەر کەسێ بکە شکلی مناڵەکەی وەکو ئەو دەرەچێ کومە چییە مە کامێرەیە مە چییە شتیوان چۆن نەبێ وی لاقای بەجیناوتورە ئەمە هەمی لە نەزانیوە خوشکە بە ڕێزەکەم بەخوا جینایکی تر نییە کاک سەرحەد دەست خۆش بە کاک دکتۆر چاو کاکە سەرحەد باسی خورافاتێکی کاک دکتۆر باسی عەفو چی بکەن خورافات بەڵێ بەڵێ خورافات دکتۆر ڕاستە بوونی هەیە و تایبەتی لە کوردواری خۆماندا باشە پەیوەندی خورافات بە کلتورەوە چییە و لە کلتورێکەوە بۆ کلتورێکی کە خورافات دەگۆڕێ و چارەسەرکردنی خورافات و بنەبڕکردنی چۆن دەبێت باشە هەست ناکەی لە قەدیمدا وەک پێویستی شتێک یان نەبوونی بنەمایەکی زانستی بۆ چارەسەرکردنی کێشەکەیان بەکارێن هێنابێت باشە قەناعەتی خورافات ئەگەر بۆ چارەسەرکردنی گرفتێک بێت لە نەبوونی چارەسەرێکی زانستی نابێتە چارەسەر زۆر سپاس وڵا پرسیارەکە زۆر بەجێفەم دانیشا یەکەم خورافات و پەیوەندی بە کەلتورە و خۆی خورافات بەشەکەی لە کەلتور کاڵێن کەلتوری کوردی یعنی بینایەکانمان ڕابردوومان عەقڵمان بیرکردنەوەمان جلوبەرگمان عاداتمان تەقالیدمان هەمووی کەلتوری کوردیە خورافاتیش دەچێتە لایەنی اعتقاداتە وەکو بینایە چۆن لایەنی مادیە خورافات لایەنی ئەفکاری معنەوی و اعتقاد و ویر و باوەڕە ئەمە خۆی هەر بەشێکە لە کەلتور ئەمە یەکەم دووەم ئایا هەندێک جار خورافات نابێتە عیلا بەڵێ خورافات لە چیا دروست بووە قوربانجان لە سەردەمێکا دروست بووە کە عیلم و زانست وەکو پێویست نەبووە خەڵک بەکاری هێناوە بۆ قەناعەت پێکردنی خەڵکی تر بەڵام ئێستا ئەبێت تۆ کە عیلم و زانست هەیە وازی لێبێنی بۆ نمونە خورافات یەکمانەیە لە کوردیا ئەڵێن نینۆکە درێژ مەکە بۆ ئەوەی شەیتان نوێژی لەسەر نەکا ئەوەمان هەیە ئەڵێن نینۆکە ببڕە ئەمە خورافاتە خورافات یعنی چی یعنی علمی نییە یعنی ڕاز نییە یعنی منطقی نییە یعنی عەقڵ قبوڵی ناکات جارێ شەیتان نوێژ ناکە ئەگەر نوێژەکە وەڵڵاهی دەستمی ئاوە بۆ گرمە خواگە نوێژەکە ڕۆکاتە خوا ئەو نوێژ ناکات یعنی چی لەسەر نینۆک دوایەوە شوێن نەما نوێژی لەسەرکە لەم دنیاە کە ئەو کۆنتڕۆڵ یەکا بە حسابی خۆی نینۆکی من نەبێ ئەمە لە چیەوە هاتووە لە سەردەمێکە زانست پێش نەکەوتووە تا بڵێ نینۆکتان بکەن لەبەرەوەی میکرۆب و پیسی و شتەچێتە ژێر نینۆکتانەوە دوایی کە نانتان خوارێ دەست قسە دەمتانەوە میکرۆب و پیسەکە چێتە ناو دەمتانەوە ئەگەر بەوە بوو تایە خەڵکەکە گاڵتەی پێکردی عەقڵ لەو کاتە کۆمەلگا لەو ئاسی ڕۆشنبیریا بە و دوێتی ئاکوا لە کوێ میکرۆب و ڤایرۆس لە میکرۆب و ڤایرۆس چی تێگەشتون بەڵام ڕەبتیان کردۆ بە دینەوە بۆیە گۆشتەکەشی پێوە بڕیوە بۆی شەیتان نوێژی لەسەر نەکا هەدەفەکە عیلاجەکەیە کە ڕزگاری کردووە لەو پیسە بۆ هەندێک سەردەم باش بووە بەڵام بۆ هەندێک شتی تر ئێستا لەم سەردەمەیە تۆ اعتقادێ بەوە هەبێت بەو شتە خورافاتانە ئەمە خەتەرەکەی بەڕێزەکەت من برادرم هەبووە کۆبوونەوەمان هەبوو یشێکی زەڕور بۆ نەهاتووە مۆعیدشمانە بۆ نەهاتی وەڵا خێزانەکەم نانیە کرد هەویریە پەڕی وتی مەڕۆ میوانمانە وتم هاو میوانە وتی نەوەڵا بەسە معقولە تۆ کۆبوونە و ئیشەکە واز لێبێنی ئیمانە بە خورافاتێکە بێ مانەوەیتر لە ماڵیش ناچینە دەرەوەکو بورجەکان زۆر شتێ لە کۆڵ خۆمانەی زۆر شتێ نایکەیت ئەمە حرام مە گوناح نەدین و توێتی نەعیلم و توێتی بە قوربان ئەمەیە خورافات بەڵێ ناو کۆمەلگای ئێمە زۆریشە عیلاجی ژەوەی خەڵکەکە وشیارکەیتەوە ئیلا بە وشیاریە هەر ئەمێنێ لای هەندێک کەس چونکە ئەوانەی عەقڵێتیان وابێ بە من و تۆ بڕوا ناکەن بەڵام ئەبێ ئێستا ئێمە ئەم نەوە نوێی هەمانە حکوومەتی خۆمان هەیە وەزارەتی پەروەردەی وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ ئیش لەسەر نەهێشتنی و خورافاتانە بکەن ئەبێ لەسەر ڕاگەیاندنەکانیش کەن لەسەر ڕاگەیاندنەکە زۆر جێندی ڕاگەیاندنی خورافاتێ بۆ دروستەکە شیوە باسەکە نە لە دینە هەیە و نە لە عیلما هەیە ئێمەش خۆم ئیمانم وایە قەناعەتم وایە من ئیمانم بە شتێکەیە یا عیلم و زانست سەلماندی بێتی یا لە دینە هەبێت دینە ڕاستەقینەکە نەک دروست کرابێ بە ناوی دینەوە بازرگانی بە دینەوە بکرێ ئەگەر ئەو دوانەوتی لەسەر سەرم ئەگەر ئەوە نەبوو نەوەڵا من گومانم لێ هێو جێبەجێ ناکەم ئیتر بێ مناڵەکانمان جیلێکی نوێ نەوەیکی نوێ پەروەردەکەی کە دوای زانست و معریفە و دینی ڕاستەقینە بکەون نەک بە ئاسانی هەڵخەڵەتێن ئەمە کێشەکەمانە ئەمە کە ئیش لەسەرەواکەین ئاخر گوناحەت خوا ئەیکە کولەی تەواو کردووە بڕوا بڵێ نوشتەیەکم بۆ بکە ئەو مەلای تۆ ئەو بەڕێزە باسی کرد بڕوا بە ئیشە لە ئەڵمانیا هاتەوانێ $300 لێ سند بوو نوشتەیەکی بۆ کرد و کوڕەکەی گوایە شەلەل دەماغی چاک بێتەوە خراپتر بوو کوڕێکی تری نازم $600 لێ سند بوو وتی جارێ تا توانی وتی دارکاری کردووە لە بنی پێ وتم بریابی کوشتایە دەستی خۆش بێ توخوا تۆ لە ئەڵمانیەوە هاتوویتەوە بۆ عەقڵەوە ئەچی قەناعەتت بە قسەی یەکێکی ئاوا هەیە و $600 تێ خراپتری کردبوو ئەوە خۆتر لە ئەڵمانیا ژەژی ئەمە وڵاتێکی پێشکەوتووە بەڵام عەقڵەکەی هەر عەقڵەکەی ئێرەیە
جەلەبەرەوە خرافیات یعنی چی؟ یعنی شتێکە کە بنەمای منطقی و زانستی نیە، هەر کەسێ بڕای پێبێنێ کەوێتە هەزار بەڵاو کێشەوە قەت پێشیش ناکەوێت، قەت کۆمەلگاز بەو شێوە پێش ناکەوێتە دواوە، هیچ بنەمایەکی نییە، بنەمایەکی نە زانستی نە دینی ڕاستەقینینە، چ هەرچی دینی ڕاستەقینە بوو زانست عینەشە دەرسەلمان دوێتی. بەڵام بەداخەوەی ترن دێ شتێک کاک سەرحەد توش بووین بەدەستیەوە بێ هەمومانیشی لەسەرکەین و قسەی لەسەرکەین. ڕێژین خان دەستخۆشیەم تەوەرە جوانە و لێ یەکەم دکتۆر گیان پرسیارێکم هەیە دکتۆر، ئەو کەسانە چی لە ناو نیشتەدان دەنووسن مەیەکان هەندێکیان دەڵێ نابێ بیکەیتەوە یان کە خۆتیش پێشوت ئاوەکەی بکەرە شوێنێکی پاکەوە. یەکەم خاتونجان زۆربەی زۆری ئەوانەی کە هەیە نوشتە دوو جۆرن، من زۆربەیان دوایی پیشانیان ناوین، تۆ من دەمێکەیش لەسەر ئەواناکەین زۆر بەرنامەی تەقسەمان لەسەر کردووە و بۆ جامیعە بۆ بەحث کردومانە. هەندێکیان ئاەتی قورئان ئەنووسن، ئاەتی قورئان لەسەر سەرمان قسەی خوایە، بەڵام وەکوتم مامۆسای ئاینیڵێ نابێ بینووسیت و بیخەیتە وەرەقەیەکە و بەشانی مناڵەکە مناڵە لیکنە لیگەکەی پێچێتە ئاودەستەوە پیسی و نازامچێڵە گوناحە، ئەمە بازرگانیە بە قورئانە و نابێ قورئان بەرزە قسەی خوایە نابێ بەو شوێنە بەشانی ئەو بە نازان بە ملی بەلاملی مناڵەوە بێ. ئەمە بەشێکیانەوە. بەشێکیان شتی پڕوپوچە جنێەوە ناو ناتۆرەیە خەتی مڕەبعات و چوار گۆشەوەڵی زمانی سینیە شتیوا منەمویم بینیەوە بۆیان نردوون. اینجا هەندێکیشی بۆ نمونەمە یەکێکە لە نوشتەکان کە من لە یەکێ لە توێژینەوەکانە نوشتەکەیان بۆ هێنام چیتیان نووسیوە خوشکی من تخوا تۆ و بینەران بە بۆتان بخوێنمەوە، ئەمە ڕابواردنە بە عەقڵیەوە دەستیشی خۆش بێ. ئەمە دیارە ئەو ژنە ناوی لاولاو بووە کە مناڵەکەی بردووە لە نوشتەکە چی نووسیوە تەمەن تووشیت نەیکەنەوە، دوایی یەکێکیان عاقڵ بووە و توێتی بزان چیتیان نووسا بە دزیەوە کردوێتی و توێتی وەرە دایە چی بۆ نووسی وەرە شەڕێکی گەورەش لەسەرەوە دروست بوو نیوەی پارەکان لێ سەنگ بۆ نووسیوێتی ئازادی کوڕی لاولاوە ماڵتان وا لەو کەلاوە ڕووی بابی ئەوە ڕەش بێ کە تۆی بۆ لای من هێناوە دیارە گیرفانی پڕە ئەم باجی لاولاوە ئەم نوشتە نەکەنەوە حاجی پڕ شەق دەکا لە ماڵەوە ئەگەر حەزیش دەکەن ئاوەکەی بخۆنەوە تامی خۆشە وەکو ئەو قوڕاوە منجی لە ترسی چاوی ئەو لاولاوە بۆ خۆم ڕووەکەمە ئەو لاوە بەشکم جێلێکی تر بێت و ببێت بە ئەم تەڵە و داوە کەوا چوار وەرزی ساڵ بۆ ئەم کەروگایانم دەهەڵداوە ئەمە پارەشی وەرگتووە کردوێتی بە کەروگا دوو لە ڕوویەوە بینەران بە جێل بە چی بچێت ئەمەیان و ساقوچکی من ئەوە بۆ ئەڵەمەیکەرەوە ئەجینا ئەگەر قورعانە قورعان بۆیە ئەگەر قورعان شیفا بێ خۆ لە ناو کتێبە هەموو ڕۆژە ئەیکەینەوەی خوێنینەوە یعنی چی لە نوشتەیەکان نەکرێتەوە ئەمە هەڵخەڵەتانی خەڵکە ئەوە هەر زۆربەی زۆری ئەوەیە کە بۆ هەڵخەڵەتانە چاوبەسێ ئەجینا شتێ ڕاست بێ خوای گەورە هەموو شتێکی بە ئاشکرا لە بەردەممانەدا ناوە قورعانەوە هەموو ڕۆژە وەرەقەکەی یەکەینەوە یعنی چی نایکەنەوە ئەوەیە ئەو عەقڵێتەیە ئەوانەیە چون بە هەر حاڵ بە ئاخر پرسیار وابزانام ڕێزان خانە ڕێزان خان فەرموو دەست خۆش بێ کاک دکتۆر ئایا ڕاستە ئەڵێن ئەگەر لە پی دەست بخورێت دەوڵەمە نەبی یا هیچ پەیوەندێکی بە خوێندنەوەی دەستەوە هەیە ئەویش زۆر سپاس ڕێزان خان وەڵا ئەوەی خوێندنەوەی دەست من باسم کرد ئەوە لە چیەوە هاتە خوشکە بە ڕێزەکەم ئەم خەتانە هەیە ئەو یە ئاوا ئەکام خەتە وایە و ئەوە وایە بۆ خۆی کۆمەڵی شتی عامەڵێ گشتی ئاونێ کێشە و هەیە مشکلەیەکی ئەوە هەیە هەموو شتی عامە بەسەر زۆربەمان تەطبیق بەڵام ئەسڵ ئەساسینە نە لە عیلما لە دینە ئەمە شتیوانێ جارە لە دینەوە حرامە لە عیلمیشە هیچ شتێک توێژینەوەیەک نییە بڵێ دەستخوێندنەوە پەیوەندی بە چارەنووس و بە زانیاری و بە زانینی سیفاتەکان ئینسانەوە هەیە بەڵام ئەوەی تر کایە پەیوەندی بەوە لە پیدەوەش خورافیاتە لە پیدەست جا بەوە واوەڵام من ڕۆژی وای دەجار دەست مەخورێ تۆگە دەستت چڵکن بێ یا گیانت چڵکن بێ ماوەی خۆم نە هەموو گیان دەخورێ جاگەر وا بێ بۆ خۆمان ناشوێن دەستمان ناشوێن بە ئار بخورێ بزانە پارەمە ئەسۆساسی هەیە خوشکی من توا چەند کەس لێەوە پرسیارە بکەم لە پیدەستی خورا و پارەی بۆ هاتووە چەند کەس ئەی چەند کەس لە پیدەستی خوراوی چی بۆ نەهاتووە چەند کەس دەستان خوراوە بەڵام پارەتان بۆ نەهاتووە دەوڵەمەنگ نەبووی ئەو دوو کە سێگە ئێ بەسە سەد جاری دەستمان لەبەر ئەسڵ ئەساسیە فعلا دەستت دەخورێت و بەڵام پارەش بۆ پارەی چی بۆیە خۆمە قاسە نییە بکرێتەوانێ دەست خورا بێتە خوارەوە ئەمە خۆرافیاتە دەوەرە تۆ بڕابەوە بێنم دەوەرە ئەم ئەقڵە ژەنگاویە وا لێ بکە لەگەڵ سەدەی بیستوەکە بگونجێ بەهەر حاڵ بەڕێزان سپاس بۆ پرسیاری تر هەبوو ئەفۆ تەواو زۆر سپاس بەڕێزان ماڵتان ناوا بێ ئێوەمان ماندوو کرد و پێویستە سپاسی هەردوو خاتوون ئەو دوو خوشکە بەڕێزە بانەخان و پەیمان خان
کە زۆر ماندووە بن کە ئێوە میوان ئەتانهێنێ بۆ ئێرە کۆتانەکەنەوە تەنزیمتانەکەن وێمە سەر حازرین چونکە ئێسا و بینە لە بەڕێزانەیە مابین لە ماوەی سعاتێکە بەڵامەوە 3-4 ساعت 5 ساعت ئێمە خەریکی تۆمارکردنین و کارەبا ئابڕێ و ئەمەی ئەوەیە ئەبێ سوپاسیان بکەین و سوپاسی ئێوەژەکەین کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی هاتن و سپاس بۆ بینێرە بە ڕێزانەش کاوە ماوەی تقریبەن 55 دقەیە لەگەڵمانان بەس هیوادارین ئینشەڵڵا سوودمان بە یەکتری گەیان بێ هیوادارین چەند شتێکی تاریکمان ڕوو ناکردوێتەوە هیوادارین دوای زانست و عیلم و دینی حەقیقی هەوین بۆ ئەوەی ئێمە ژۆ و کۆمەڵگاکان دی شوێن پێیەکمان نەبێ و بەس هەڵبخەڵەتین بەس ئەوەی ساوەی کە سلێمان هەڵشۆی مەجموعەیە پیا بوو بوون ئەمە هەمووی بەناو موسڵمانن کە چیە پارەی سوء ئەیابە توخوا ئەمە لە دین تێگەیشتۆ بەڕێزان هەتا کە ئێمە خەڵەتێن ئەو دەفتەر دۆلاری بر ئەو دەفتەر دۆلار بێت ئاویشمان نییە ئاو بخۆینەوە ئەی هەموو دەفتەر دۆلارمان با لە ئاو سەرفکرا با لە ماڵ و ناڵمانە سەرفکرا نەمان نابەشتی حرام تاوەکو خەڵکەکە وشیار نەبێتەوە بەڕێزان هەتا عەقڵمان گەشە نەکا حاڵمان لەمە خراپترە بێ اینجاویش دەکەوێتەوە سەر کۆمەلگا و خەڵکەکان و تاکەکان تا چەند بە دوای زانست و معریفە و دینی حەقیقی ئاڕۆن تا چەندیش دوای خورافیاتەکە و نیوەدارین تا ئەتوان لە خورافیات و شتی نامەنتەقی عەقڵتان بەکار بێن خوا عەقڵی یاوی نەتێت چاکی سفادەی لێکەی نەگەر بەکاری بێنی بەرحاڵ ئێمە ماوەی بەرنامەکەمان لێدا کۆتایی هات تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەشی تر خودای گەورە پشتیوانی هەموو لاوی خواتان لەگەڵ